بۆ لیستەکەی شەهیدان، بۆ لیستی ئەنفالکراوان، بۆ لیستەکەی هەڤاڵ مامجەلال لیستی 162. لە درێژەی بەسەرکردنەوەی هەڵمەتەکانی بانگەشەی سەرخستنی لیستی 162 یەکێتی لە شار و شارۆچەکانی کوردستان، قوبەت تاڵەبانی سەردانی قەزای کەفری کرد و لە وتەیەکدا بۆ جەماوەری یەکێتی ڕایگەیان درێژە پێدەری ڕێبازەکەی سەرۆک مامجەلال دەبن و ڕۆژی شەمەش دەنگ دەدەن بە ئایندەیان بۆ ئەوەی چارەسەری کێشەکان بکەن. تاکیدیشی کردەوە هەڵمەتی بانگەشە ڕیزەکانی یەکێتی یەک خستووە و نەهارەکانیانی تووشی شڵەژان کردووە، کێشەی ناوخۆیی بۆ دروستکردوون. ڕاشیگەیان هیچ هێزێک وەک یەکێتی ئەزمموی نییە و لەم هەڵبژاردنەشدا سەردەکەوێت. لەم هەڵبژاردنە دەنگ بدەن بۆ ئایندەتان، دەنگ بدەن بۆ ئایندەیەکی ئاسوودە، دەنگ بدەن بۆ ئاشتی، دەنگ بدەن بۆ سەقامگیری، دەنگ بدەن بۆ دیموکراسی، دەنگ بدەن بۆ مافی مرۆڤ، دەنگ بدەن بۆ مافی چارەی خۆنووسین، دەنگ بدەن بۆ تەوافقی سیاسی، دەنگ بدەن بۆ تەوافقی نیشتیمانی، چکن ئەمە ڕێبازە دروستەکەی هەڤاڵ مامجەلالە. ئەم کاندیدە بەڕێزانە درێژە پێدەری ڕێبازەکەی هەڤاڵ مامجەلالە بن. ئەمانن کە بە دەنگی ئێوە، بە پشتیوانی ئێوە تێئەکۆشن تاکو 4 ساڵی داهاتوو لە 4 ساڵی ڕابردوو باشتر بێ، تاکو لە 4 ساڵی داهاتوو شەڕ بەکەن، تاکو بودجەیەکی شاو بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان لە پەرلەمانی عێراق پەسەند بکرێ، تاکو شایستە داراییەکانی کە سوکاری سەربەرزی شەهیدان لە پەرلەمانی عێراقا دابین بکرێ، تاکو شایستە داراییەکانی کە مەندامی سەنگەر و زیندانی سیاسی لە پەرلەمانی عێراقا دابین بکرێ. هەڤاڵان، ئەم شەڕەی ئێمە کێشەکانی کە ئەمڕۆ بەرۆکی کوردستانیان گرتووە زۆربەی زۆریان چارەسەریان لە بەغدایە نەک لە هەولێر. بۆیە پێویستە بە دەنگی ئێوە، بە پشتیوانی ئێوە، بە خۆڕاگری و ماندووبوونی بەردەوامی ئێوە تیمێکی بەهێزی یەکێتیانە، تیمێکی بەهێزی نیشتیمان پەروەریانە، تیمێکی بەهێزی کوردستانیانە بنێرین بۆ بەغدا تاکو تەواوی مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدەست بهێنینەوە. بەڕێزان، ئەم هەڵبژاردنە، ئەم هەڵمەتە بینیومانە چ جۆش و خرۆشێکی لێ دروست بووە و ئەم جۆش و خرۆشە بووە تەمایەی خۆشحاڵی بۆ هەموو کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. نەک تەنها کادرەکانمان شەو و ڕۆژ ماندوو بوونە بۆ سەرخستنی یەکێتیەکەمان، بەڵام ئەم هەڵمەتە بۆ تەمایەی یەکڕیزی یەکێتی نیشتیمانی کوردستان، بۆ تەمایەی ئاشتەوایی لە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، بۆ تەمایەی هێزێک کە وای کردووە نەیارەکانمان شڵەژاون، نایارەکانمان نەیارەکانمان لێیان تێک چووە، نەیارەکانمان لە یەک ترازاون لە ناو خۆی خۆیان، کێشەی و نێو خۆیانیان بۆ دروست بووە، بێ ئەزمموی خۆیان دەرکەوتووە. ئەم شەڕە بە هێزێکی بە ئەزممونە ئەکرێ و هیچ هێزێک بەقەدەر یەکێتی نیشتیمانی کوردستان، هیچ حزبێک بەقەدەر یەکێتی نیشتیمانی کوردستان، هیچ جەماوەرێک بەقەدەر یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئەزممون نەبووە. لە شەڕ بە ئەزممونە، لە ئاشتی بە ئەزممونە، لە قەیرانیشە هەر بە ئەزممون بووە و ئەم حزبە ئیسپاتی کردووە کە تەواوی نوێنەرایەتی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستانەکە. بۆیە داواتان لێ یەکەم بێ منەت نەبن بەرامبەر بە ئەم جۆش و خرۆشەی کە ئەیبینن. هەڵبژاردن بە جۆش و خرۆشە نابرێتەوە، هەڵبژاردن بە دەنگە ئابرێتەوە. بۆیە لێستەوە تاکو شەممە ماڵ بە ماڵ بگەڕێن، گەڕک بە گەڕک بگەڕێن، ئەو کەسەی کە لێمان عاجز بۆ ئاشتی بکەنەوە، ئەو کەسەی کە دوور کەوتووەتە لە ئێمە نزیکی بکەنەوە. ئەم سەرکەوتنەی خۆمان بە ئاهەنگ و بە جۆش و خرۆشە تۆماری مەکەن، ئەم سەرکەوتنەی خۆمان بە دەنگی خۆتان تۆماریکەن، بە دەنگ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان تۆماریکەن. سەرکەوتنەکەمان لەم شەمەیە ڕایەگەیێنین، لە بادینانەوە چاک و گەرمیان ڕایەگەیێنین کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرەکەوێ لە ئەم هەڵبژاردنە.
دواتر قوبات تاڵەبانی هەڵمەتی بانگەشەی لیستی 162 یەکێتی لە ناحەی سەرقەڵا بەسەر کردەوە و ڕایگەیاند بە ماندووبوونی ئەندامان و لایەنگرانی یەکێتی لەم هەڵبژاردنە سەرکەوتن بەدەستدێنن. دووپاتیشی کردەوە تیمە بەهێزەکەی یەکێتی دەتوانێت شەڕی مافە دەستوریەکانی کورد بکات لە بەغدا و بە دەنگەکانیان وەڵامی نەیارەکانیان دەدەنەوە. خۆشیتان لە یەکەم بۆ ماندووبوونتان، بۆ کارکردنتان، بۆ ئەو کارانەی کە کردوتانە تا ئێستا بۆ ئەوەی یەکێتی بەم قەرەباڵغیە، بەم جۆش و خرۆشە، بەم حەماسەتە بەرزە، بەم خۆشەویستیە بەرەو هەڵبژارنەکانە ئەڕۆین بۆ سەرخستنی یەکێتیەکەمان، لیستی شەهیدان، لیستی 162 لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان. وەک چۆن سەرقەڵا هەمیشە سەوز بووە و لە هەموو هەڵبژارنەکانە یەکێتی یەکەم بووە، داواتان لێ یەکەم بەردەوام بن، ئەم جارەش یەکێتی یەکەم خەن، یەکێتی یەک خەن، یەکێتی با لە لێرەش دیسانەوە زۆرترین دەنگ بهێنێ تاکو لە گەرمیانیشە زۆرترین دەنگ بهێنێ. لە درێژەی بەسەرکردنەوەی بانگەشەی لیستی 162 یەکێتی قوبات تاڵەبانی سەردانی ناحەی ڕزگاری کردو لە وتەیەکدا بۆ جەماوەری یەکێتی ڕایگەیاند گەرمیان هەرگیز لەبیر ناکرێ و گەرمیان و گەرمیانەکان بڕبڕەی پشتی کوردایەتی و شۆڕش بوون. وتیشی یەکێتی هەرگیز گەرمیان لەبیر ناکات و بۆ خزمەتکردنیش هەرگیز لە لێپرسراوێتی نەترساوین. بەڕێزان کە من داخڵی ئەم قاعەیە بووم، گەنجێک لە ئەم دیوی قاعەکەیە داوای لێ کردم، وتی قوبات گەرمیان لەبیر نەکەن، چۆن مام لەبیر ناکرێ گەرمیان هەرگیز لەبیر ناکرێ. گەرمیان هەمیشە بڕبڕەی پشتی کوردستان بووە، گەرمیان هەمیشە بڕبڕەی پشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و هەرگیز ئەوەندە بێویژدان نابین ئێمە گەرمیان لەبیر کەین، چکن گەرمیان هەرگیز کوردستانی لەبیر نەکردووە. کەی پێویستی کردووە گەرمیان بووە، لە پێشی پێشەوەی ڕیزەکانی شەڕ بووە و لەبەرەوەی کە ناخۆشی و شەڕ و ڕۆژی ڕەشی بینیوە قەدری شەڕەزانێ، بۆیە کەی پێویستەکە لە پێشی پێشەوەن بۆ ئاشتی و بۆ تەبایی و بۆ پێکەوە ژیان. بۆیە من ئێستا داواتان لێ دەکەم وەک چۆن هەمیشە خەباتتان کردووە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان، ئەم شەممەیە، ئەم جۆش و خرۆشەی خۆتان، ئەم تێکۆشان و ماندووبەی خۆتان بەخەنەگەڕ بۆ ئەوەی لەسەر ئایندەی خۆتان دەنگ بدەن. ئەم هەڵبژاردنە بۆ ئایندەی ئێوەیە، بۆ ئایندەی کۆمەڵانی خەڵکی کوردستانە، بۆ ئایندەی چین و توێژەکانە، بۆ ئایندەیەکە کە بمانگەیەنێتە ڕۆژگارێک کە کەسوکاری سەربەرزی شەهیدان لە وەختی خۆی هەموو شایستە داراییەکانی خۆیان و ئیمتیازەکانی خۆیان بەدەست بهێنن. یەکێتی ئەو هێزە بووە کە بەرپرسانە مامەڵەی کردووە، کەی پێویستی کردووە کۆتری سپی و شنەبا بووینە، کەی پێویستیشی کردووە پڵنگ و ڕەشەبا بووینە، کەی پێویستی کردووە ئاشتی خواز بین لە ڕیزی پێشەوەی مفاوەزات بووینە لە پێناوی ئاشتی، کەی پێویستی کردووە بەرپرسانە شان بینە بەر قەیرانەکان نەترساوین لە مەسئولیەت. و من دڵنیاتانەکەمەوە ئەم خوشک و بەڕێزانەی کە ئەمڕۆ لەسەر مەنەسەکە وەستاون و ئەوانەی کە لێرەش نین ناترسن لە مەسئولیەت، ئەچن بۆ بەغدا تاکو ئایندەیەکی گەشت بەدەست بهێننەوە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان، بۆ کەسوکاری سەربەرزی ئەنفالکراوان، بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان، بۆ پێشمەرگە دێرینەکانمان، بۆ کەمەندامانی سەنگەرمان، بۆ تێکۆشەرە دێرینەکانمان، بۆ گەنجەکانمان، بۆ ژنانمان، بۆ تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان، چکە ئەوە ڕێبازە دروستەکەی هەواڵ مام جەلالە. مام هەمیشە لە پێناوی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان خەباتی کردووە. یەکێتیش ئەو هێزە بووە کە هەمیشە
لە پێناوی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان خەباتی کردووە ئەگەر هەندێک جار خۆشی ڕنگ بێزەرەری کردبێ بەڵام بەرژەوەندیە گشتیەکان و بەرژەوەندیە فراوانەکان و بەرژەوەندیەکانی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان هەمیشە لە سەروی بەرژەوەندیەکانی خۆی داناوە. دەربەندیخانی ژوێزگێکی تری سەردانەکەی قوبەت تاڵابانی بوو بۆ بانگەشەی لیستی 162 یەکێتی و لە وتەیەکدا بۆ جەماوەری یەکێتی لە دەربەندیخان ڕایگەیان یەکێتی تاکەیەزە بتوانێت لێپرسراوانە مامەڵە لەگەڵ قەیرانەکاندا بکا و لە بەغدا شەڕی داخوازیەکانی خەڵکی کوردستان بکە. قوبەت تاڵابانی وتیشی پێویستە لە 12 ئایاردا سەرکەوتنێکی گەورە تۆمار بکەین بۆ ئەوەی پەیامێکی دلێر بنێرین بۆ هەر چوار پارچەی کوردستان کە یەکێتی لە بەغداد داکۆشیکاری سەرسەختی خەڵکی کوردستانە. وەختیەوە هەیە ئێمە وەکو حزب چ لەناو خۆمان ئاشبینەوە چ لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستان ئاشبینەوە چونکە یەکێتیەکی بەهێز معنای کوردستانێکی بەهێزە کوردستانێکی بەهێزیش معنای عێراقێکی دیموکراتی و فێدرالیە بۆیە داواتان لێ یەکەین لە ئێستەوە تاکو و شەممە کار بکەین بۆ ئەوەی ئەم جۆش و خرۆشەی کە لە ئەم قاعەیە ئەیبینین ئەم حەماسەت و خۆشەویستی کە ئێستا لە سەرتاپای کوردستان ئەیبینین بۆ یەکێتی بیگوازینەوە بۆ سەر سندوقەکانی دەنگدان تاکو لە 12/5 ئێمە ئەم خوشک و برا بە ڕێزانەی کە لە لێرە وەستاون بنێرین بۆ بەغدا تاکو ئەوان لە بەغداوە شەڕ بکەن لە پێناوی مافی کۆمەڵانی خەڵکی کوردستان شەڕ بکەن لەسەر داواکانتان شەڕ بکەن لەسەر دابینکردنی موچەکانی تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەسەر ماف و ئیمتیازانی کەسوکاری سەربەرزی شەهیدان و زیندانیانی سیاسی ئەو داواکاریانەی کە بەشێکی زۆری لە داواکاری کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە بەغداوە جێبەجێکرێ نەک لە هەولێر بۆیە ئێمە پێویستە تیمێکی بەهێز بنێرین بۆ عێراق تاکو سەری یەکێتی بەرزکەینەوە بەڵام لەوە گرنگتر تاکو پێگەی کوردستان لە عێراق بەهێزکەینەوە تاکو بگەڕینەوە لەسەر ڕێچکە دروستەکەی هەواڵ مام جەلال تاکو تەواوکەری ڕێبازات پیرۆزەکەی هەواڵ مام جەلال بین تاکو سیاسەتەکانی مام جەلال بۆ ئاشتی بۆ دیموکراسی بۆ مافی مرۆڤ بۆ مافی چارەی خۆنووسین بۆ تەوافقی سیاسی بۆ تەوافقی نیشتیمانی بۆ پێکەوە ژیان بۆ گەشە پێدان بۆ ئارامی بچەسپێنین لە عێراقا تاکو ئێمە بتوانین باشترین خزمەت بگەیەنین بە کۆمەڵانی خەڵکی کوردستان. هەواڵان من بینیومە لە بادینانەوە تاکو گەرمیانەوە بینیومە یەکێتی یەک ڕیز بووەتەوە لە هەموو ئاستەکانەوە کادرەکانی یەکێتی ورەیان بەرز بووەتەوە لە هەموو ئاستەکانیەوە بۆیە زەرورە ئێمە ئێستا بە ئەم سەرکەوتنەی کە خەریکە بەدەستیەهێنین ساردی نەکەینەوە بێمنەت نەبین لە ئێستەوە تاکو و هەڵبژاردن دڵمان زۆر خۆش نەبێ بە جەماوەری زۆر و بە قەرەباڵغی ئەوها دڵمان خۆش بێ کە 12 مانگ سەرکەوتنێکی گەورە تۆمارکەین لەسەر سندوقەکانی دەنگدان تاکو پەیامێکی دلێر بنێرین بۆ هەموو پارچەکانی کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزەیە کە بتوانێت دیفاع لە باڵتەڕەواکانی گەلانی کوردستان بکات کە ئەم خوشک و برا بە ڕێزانە نێردەی ئێوەن متمانەی ئێوەیان هەیە تاکو لە بەغداوە نەک تاکو مزایدەتان بەسەراوە بکەن نەک تاکو بەڵێنی بێبنەماتان پێشکەشکەن نەک تاکو شعاری بریقەدار پێشکەشکەن بەڵکو مەسوولانە نوێنەرایەتی ئێوەی تێکۆشەر بکەن ئێوەی تێکۆشەر بکەن من سیقەم پێیان هەیە هیوادارم ئێوەش سیقەتان پێیان هەبێ بەرەو سەرکەوتنێکی گەورە لە 12/5 لە ئێستەوە تاکو ئەو کاتە شەو ڕۆژ بخەنە سەر یەک دەستخۆشی لە کۆمیتە ئەەکەم دەستخۆشی لە بازنە ئەەکەم دەستخۆشی لە هەموو ئەو یەکێتیە دڵسۆزانە ئەەکەم کە تاکو ئێستا ئەم بانگەشەیان بەو جۆش و فرۆشەوە بردووە بەڕێوە ئەم بانگەشەیە بینیوتانە چی لە نێارەکانمانی کردووە بینیوتانە نێارەکانمان چەند تۆقیون لەم بانگەشەی یەکێتیە بینیوتانە کە یەکێتی یەک بێت کە یەکێتی نێوماڵی خۆی ڕێخە کە یەکێتی یەک پەیام بێ یەک هەڵوێست بێ هێزێک نییە لەم کوردستانە کە بتوانێت منافەسە یەکێتی نیشتیمانی کوردستان بکات
بۆیە ئەم یەک ڕیزیە و ئەم یەک دەنگیە و ئەم یەک هەڵوێستیە ببین تاکو و سندوقەکانی دەنگدان تاکو ئەو سەرکەوتنە تۆمارکەین بۆ کەسوکاری شەهیدەکانمان بۆ نەوەی نوێی ڕاستەقینەی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئیتر هەر شاد و هەر سەربەرز و هەر سەرکەوتوو بن بەژی یەکێتی نیشتیمانی کوردستان. ڕۆژی 12 ئەم مانگە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە دەچێ و یەکێتی بەڵێنی داوە لە ڕێگەی نردنی تیمێکی بەهێز بۆ بەغداد داکۆشیکاری سەرسەختی ماف و داخوازیەکانی خەڵکی کوردستان بێت و تەواوکەری ڕێبازەکەی سەرۆک مامجلال بێت کە بریتیە لە کارکردن بۆ پێکەوە ژیان و ئاشتی و ئارامی و خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. گەرمیان هەمیشە بڕبڕەی پشتی کوردستان بووە.